شيشة عرزوية ومن واينا وبموا بكونا ولكن يا جاسا طريقة مقولة نمونەیەکم پەخش کردو لە هۆرە بە نەوعێک شیوەن بە نەوعێک لە چوارچێوەی ماتەمین و دەربڕینە ماتەمینە دەروون تەلاشێک بۆ دەربڕینە ماتەمینە دەروون. شەلۆم ئێژێت شیوەن یا ئەوەی کە بیستان هۆرە زمانەکانی تر ئەخاتە کنارەوە و زمانەکانی تر شکەست دەدا. تەلاشێکە بۆ خاتری ئەوەی کە بتوانی کاکڵە ماتەمت دەروون بشکێنیت و بیکەی بە پەیکەربەندیکی سەمعی دەنگی. بەڵام ئەم محاولەکردنە شکەستەخوا و تووشی بێدەنگی ئەوێت. لە بێنهایەتبوونی ماتەم و غەما ئەخزێتە ناو وادی ئاوا ئەسواتە ئەوڵیە، ئەسواتە ئەوڵیە کە ئینسان ئەتوانی لە خۆی ساتەعی بکە، وەکو ورینگەی مناڵ، وەکو گریانە مناڵێک کە ئەنوا و ئەقسامە دەنگی واتیە، بەڵام کە ئەکەوێتە قسەکردن ئەو تەوانە لەدەست ئەدا، ئەو تەوانە سەوت دروستکردن و ئاوا دروستکردنە لەدەست ئەدا. شیوەن زمانێکە لە نێوانە وەحی و خامۆشیە. شەلۆم ئێژێت و لە نێوانە ئەم مەرزە بێسیاگە وەحی تەلاشەکات جوابێک بدۆزێتەوە، بەڵام شیوەن هیچ تەلاشێک بۆ دۆزینەوەی جواب ناکات، هیچ کەسێک مەحکوم ناکات. فقط ماتەمێکی گەورەی دەروونە ئینسانە کە ئینسان تەلاش ئەکا بە یارمەتی ئەم زمانە تایبەتە بەسەر یازاڵ بێت و وەختی ناتوانێ بەسەر یازاڵ بێت ئەخزێتە ناو وادیە ئاوا، وەکو ئاوانەی کە ئێوە بیستان بێ ئاوای ئەوڵیەس. بۆ ئینسانێکە حیاتە ئیجتیماعی کرد بێ، بۆ ئینسانێکە لەسەر ئەم گۆی زەمینە ژیا بێ، بۆ ئینسانێکە لەگەڵ ژیان و تەجروبەی ژیانە دەست و پەنجەی نەرم کرد بێ، بۆ ئینسانێ کە لە دڵ ئەم تەبیعەتە زندگی کرد بێت. حەزارەت و شارستانیەت و تەمەدن لە بەشە زوانی و تەعاملات و کۆمەڵایەتیە دەرەکەفێ. شاید ئێمەمانان ئەمڕۆ تووشی بێتەمەدنی بووگین، ئەگەرچی ماشینەکەی ژێرە پێمان وەنە و شەس و لە ژێرێ سپلێتە خەفین و بەرخوا لە ماڵەکەمان و کارەبامان هەسوو، بەڵام بە شێوەی مطلق کەس کریاگین، لاڵ کریاگین. تەنانەت گوزارشێکیشمان لە ماتەمت دەروون نییە و نەماکە، و تەقریبەن ئەمانە ناتوانم بێژم ئاخرین نەسڵێکن لە ئێمەمانان کە وەدەسە فەرامۆشیە سپێرین. وەیتر ئینسانە کوردی شیوەنیشی نامێنێت، هۆرەیشی نامێنێت، سیاچەمانەیشی نامێنێت، حەیرانیشی نامێنێت.
دەچەی ڕۆژانە ڕابردووە ئێمە شاهدە خەبەرگەلێکی جۆرا و جۆر بووین لە تاغیراتە سیاسیەک کە لە حەلیمە کوردستانە اتفاق کەوت و خەڵکێک ماڵق و ئەوق و گێژ ماتەڵەن زانن کێ بەرەندەی داستانە لەگەڵ یان ڕێبکەون لە کناری ئەمە چوار ڕۆژە لە خوزستانە خەڵکە خوزستان و بە تایبەتی عەرەبەکانە خوزستان لە تاوە توونێتیە تینگ بوونە ڕژیاتنە ناو خیابانەکان دەوڵەتە ئێرانی ژیانە ئینسانی و تەبیعیە ئەم مردمەی نابوود کردگە لە غەفڵەتە ئێمەمانانە وا حتا وادی شین و هۆرە و مور و چەمەری و ئەوانیشمانە بۆ نەماگەسەوە و بەنەوعێک تەلاشێک لە ڕەنجێکا کە ئەیوێنین بۆ شکاندنە ناوەڕۆک و کاکڵە ئەم ماتەمە ئەم غەمە ناکرێ و ئێمەمانان ساوەزی بووگینەوە لە بەرامبەر ئەم گشتە حەملەکە پێمان کریاگە لە ڕەنگ و لە دەنگ و لە مۆسیقا و لە فیلم و لە بەرهەم و لە کالا و لە تەحریکاتە سەرکوتکەرانە و لە تەحریکاتە تەعەڕوزکەرانە و لە تەحریکاتە جنسیە خۆمانمان خستکە سەوادیە بێحەسی ئەگەم بنێژێت لەو پەڕی ناومێدیە بیرۆکە ئەزێت وە لەدایکە بێت گەیدوبوڕ ئەیوت لە نامەیەکا کە لە نێوانە مارکس و ئینگلسا ڕەد و بەدەل بوو مارکس وتی ڕۆژگارێکی زۆر ناومید کونەندەیە بۆیە دڵم خۆشە کە اتفاقێکە کەفێ ئێمەمانان ئەگەر ئاوڕێکی سادقانە بە خۆمان بدەینەوە لە فرە مەوجودیەتێکی ئینسانی خۆمان فاسەڵەمان گرتەگە ئەگەر ئەمڕۆ عەرەبەکانی ئەهواز هاتگنە خیابان و ئیتر سەرزەمینیان بۆ نەماگەت یاژیانکەن و شعارە دەن ئێمە مهاجرەت ناکەین و ئێرە چۆڵ ناکەین بەڵام خاکێکیشیان بۆ نەماگەسەوە ئاوێکیشیان بۆ نەماگەسەوە ئەو خبوونە ناوت تەپ و تۆز و بێئاوی و گەرماوی شەدید و تەبیعەت خۆی لە دەستاگە پەیامێک خەریکە بە ئێمە گەیەنێ کە من ئەمشەو لەم دیبەیتە گەرەکمە بەڕەسیکەم بێمەوە سەرە ئەقڵە سەلیم بێمەوە سەرە ئەوەی کە کەسانێک بە شێوەی قەومی خۆ بە کورد دەزانن چون بەم زوانە یا بە زوانێکی تر قساکەن کە من قسەی پێ یەکەم و خۆیان بە عنوان و کورد پێ ناساکەن من بارهای بار بیستگمە کابرا وەختێک گەرە کێسی باسە سەرزەمینە خۆی بکات ئەژە کوردستان نەوتی زۆرە ئەو نەوتە جوانە زۆرە هەمانە ئەم ئینسانە نەک ڕێزی بۆ خۆی نییە بەڵکو ڕێزیشی بۆ سەرزەمینی نییە بەڵکو ڕێزیشی بۆ هیچ کەسێک نییە ئەم ئینسانە هەرچی شتە لە عالەمە ئینتزاعە وە پوڵ ئەوێنێ سەرزەمین بۆ ئەو حکمی بەنزینخانەیەکی هەست سەرزەمین بۆ ئەو
وڵات بۆ ئەو بنزین خانەس ئەتوانێ بنزینەکەی بفرۆشێ و ئەم بیخوا. تەبیعەتەن ئەم ئینسانە ئەوەی تەجروبەی ژیان بێنەی کردگە، ئەوەی ژیان بێنەی کردگە و ئێمە تەکە کەسانێکا ڕوبەڕوو بووگین و ئێمە گەل کەسانێکین لەم دەورە کە هیچ نیشانەیەکمان لە تەمەدونێکی هەزاران ساڵەی ژیانی بەشەری پێوە نەماگە. هیچ. و ئەمە فاجعەس، فاجعەیەکی گەورەس لە مەرگێکی قێزەونا کە ئیستە کردگمانە، بەڵام دەنگەکەی لە داهاتووە دەرتێت. هەرەو جۆرەی وای ئەمڕۆ ئەهوازیەکان هەڵەخەنۆ جارێ بە دیارت دیاردەیەکی تەبیعیە، بە دیارت دەستکاریەکە کە لە تەبیعەت کردیان و تەبیعەت ئیستە پشتی تێکردگن و مەجال ژیانیان لێسێنێتەوە. حاکمیەتی وا گەرەکی بوو ئینسانگەلەکانە ئەو سەرزەمینە و ئەو سەرزەمینە بە شەکڵ پرۆژەکانی دەربێرێت تا بخونجێن لەناوە پرۆژەکانیانە. ئەو وشە جادوویەی وا گشتمانی مەس کرد، گەوچ کرد بەناوە پێشکەوتن. لە قەرنە حەڤدەهەمەوە کە ئەوروپایەکان فێرە ئستعمارکردن بوون، یەکەم نەهلە بۆ داهاتە حکوومەت بڕینە دارەکان بوو، دارە جەنگەڵەکان کە حاکمیەت ئەیتوانی ئەم دارانە وەکو ئەڵوار بۆ دروستکردنی کەشتی و بۆ دروستکردنی ماڵ بەکاریان بێنێ و بیان فرۆشێ، وەکو چەوکوچێ و بۆ خۆراک و بۆ گەرمکردنەوەی ماڵ بیان فرۆشێ. حاکمیەت کە ئینواری بە جەنگەڵ ئەڵواری ئەدی. جەنگەڵ لە ڕوانگەی حاکمیەت و دارستان لە ڕوانگەی حاکمیەت و ئەو دارستانە نەبوو کە لە تەبیعەتا بوو، ئەو دارستانە نەبوو کە مەئەوای ژیانە مردم بوو، حەیوانات بوو، گیاگە لە جۆرا و جۆر بوو، بەڕووبوومە جۆرا و جۆر بوو، داورە کورت بوو، داورە درێژ بوو، بەڵکو حاکمیەت نەوعەدارێکی ئەویست کە بتوانێت بیوەڕێت، بیفرۆشێت و بیکا بە پوڵ. لە ڕوانگەی حاکمیەت و دارستان، لە ئینتزاع حاکمیەت و دارستان، ئەو دارگەرە بوو کە وەختی ئەیوەڕەن ئەوێتەوە ئەڵوار و ئەو ئەڵواری ئەبژارد. بۆیە لە قەرنە حەڤدەهەم و تا فاسڵەیە قەرنە نۆزدەهەم ئەم وڵاتە ئەوروپایانە فێر بوون دارستانە مەسنوعی دروستکەن. دارستانە مەسنوعی بۆ خاترەوەی تۆ لە جەنگەڵە تەبیعیە داری کورتە هەست، داری درێژە هەست، دارە هەست بە کەڵکتێ بیوەڕی، دارە هەست بە کەڵک نایە بیوەڕی، لە مەسیرێکی پیچیدا کە گڵاوەریگە و پوش و پەڵا هەس و گیاگە لە تر هەن، کارە داربڕین سەخت دەکاتەوە. بۆیە حاکمیەت بیری لێ کردو و جەنگەڵێک دروستکات سادە، بەڕاحەتی دەسێ پێ بگا و دارێک یەک نوع داری تیا بکاڵی کە لە ڕوانگەی حاکمیەتەوە بە کەڵکتێ، ما بەقی دارەکان بە کەڵک نایە. چی بە کەڵکتێ؟ ئەو دارەی وا ئەیوەڕی ئەوێتۆ ئەڵوار و ئەڵوارەکەی ئەفرۆشی. ئەمڕۆ بۆ ئێمەمانان سەرزەمین ئەو جێگە نییە تیا ژیان ئەکەین، تیا تەجروبەی زندگی ئەکەین. سەرزەمین ئەو خاکە نییەوە ئەژدادمانی تیا نووسگە، سەرزەمین ئەو گڵادارە نییەوە تەکمانە قسە ئەکا، سەرزەمین تەجروبەی قوڵی ژیانکردن نییە. بۆ ئێمەمانان سەرزەمین بەرمیلە نەوتە، بایعیە،
موچەس فرە بەختەوەرین کە لە وڵاتێکاین کە لەسەر دەریایە لە نەوت خەوتووە زۆر بەختەوەرین حاکمیەت هات جەنگەڵە مەسنوعی دروست کرد دارگەرێک لە یەک تەمەنە دارە ناڕوەن لەیەک درێژاییە وەختی گەرەکی و بیان بڕێ کێشەی نەبوو لە یەک مەسیرا بوون لە بینیشیانە گژوگیا سەوز نەبوو بوو چون دارە مەسنوعی دروست کرد بوو جەنگەڵە مەسنوعی دروست کرد بوو هەر ئەم تەجروبەی جەنگەڵەی هاورد لە سەرزەمینەکانە بۆ کولسازی بەکاری هاورد تا تۆ بتوانێت کۆنتڕۆڵکە هەر بۆیە تا بەر لەم جەریاناتە هیچ حکوومەتێ لە هیچ کوێی ئەم دنیا نەبووگە کە بتوانێت هیچ کەسی کۆنتڕۆڵکە نە عوسمانیە لەگرا مەوجود بووگە نە خلافەتە ئیسلامیە مەوجود بووگە نە ساسانیانێ مەوجود بووگە نە هیچ پاشایەکی ئەحمەقێکی تر لەم سەرزەمینانە مەوجود بووگە چونیستە بەرەبەرە پێی ئەگەین بزانن ئەم زانستکردنە وا ئەم بەشەرەی کاول کرد بڕشتی پێدا و زۆر شتی لێسەندەوە وەختێک کە گەرەکێسی حەساب و کتاب بکا بۆ حاکمیەت وەختێک گەرەکێسی هەرچی شتە بیواتە ناوی غاڵەبی ئینتزاع زۆر شتێ حەز بکە مثال ئێستا کابرایەک بێنن دێژن نەقشەیە لە سلێمانی بکێشە لە کرماشان بکێشە تەبیعەتەن ئەو کاغەزەی نییە کە بەقەدەر باڵای سلێمانی و کرماشان بێ تا هەموو خان و بەرە و ماڵ و دار و سەیارە و ماشین و ژن و پیاگ و کوڕ و کەنیشک و ئەوانەی تیا دەرخا ئەو کارە ناکا تێت یەک سری خوتوتە هندسی ئەکێشێت بە مقیاسێک و بە مقیاسی 1 ملیۆن بە مقیاسە چوزانم 400,000 تێ بڕێ خەت ئەکێشێت بڕێ شەقام ناو ئەوە هەنێ خەت دائەنێت ئەم نەقشە کە تۆ ئەیوێنی هەڵیەوەسێ بە ناوی نەقشەی سلێمانی و کرماشان زۆر زۆر ئاسانکردنەوەی کرماشان و سلێمانیە تا بۆ حاکمیەت قابلە فەهموێت تا حاکمیەت لێی تێبگا تەبیعەتەن حاکمیەت نە وەختی هەز نە تایمی هەز نە بۆی ئەکرێ نە بۆی مهمە کەم شارە چه شکلیە چۆن دروست بووگە کێی واتیا ئەم زانگەلە چۆنن فەرهەنگیان چۆنە چۆن بیر ئەکەن و ژیانیان چۆنە ڕوا بڕێوە حاکمیەت لە شارە فقط ئەمەی گەرەکە جۆرێ ئەم شارە دروستکات قواتی مسلحی هەر کاتێگەرێکی بێ شۆڕشێکی پێسەرکوب بکە بتوانێت ڕەشەن لە ناو خیابانەکانیا بووە ئەمە یەک دوو بتوانن خەڵکەکە هاتوچۆ بکەن بڕۆنە سەرە کار و بێنەوە سێ بەرهەم لە ناو ئەم خیابانگەرە لە ناو شارە بتوانێت جێبەجێ بوێت ئەمە تەمامە نگاهە حاکمیەتە بە شار کاری بەسەر مابەقیەوە نییە کاری نییە بەسەر مابەقی و چی بەسەر تێیا چی بەسەر نایە هەژدا دەیمە وەختێ لەم سەرزەمینە زندگیانە کرد دارستان چڵکوچێ و نەبوو بۆیان دارستان ژیان بوو بۆیە بەسرە ئاڵفجەڕێکە نەیان ئەدا هەموو حەیواناتەکان هەموو گیاکانی لە بین بووە بەڵکو کۆچێکی درێژیانە کرد ئەوەنەی کە حەیوانەکان ئەلەوەڕین ئەوەنیشە کودیان جێ ئەهێشت تا بەڕووبوون بۆ ساڵێکی تر سەوز بێتەوە ئەمە چرخەی ژیانی خاص کرد بوو تەبیعەت مابوو مردم لەو تەبیعەتە زندگی ئەکرد و تەکە تەبیعەتە زندگی ئەکرد بەڵام لە پڕێکا عدەیە تاڵانکەر پەیدا بوون عدەیە تاڵانکەر کە هاتن هەموو شتێ سادە بکەنەوە هەموو شتێ بکەن بە منفعەت وە پوڵ
ئێمەی ئینسانگەریش بووین بە ڕەقەم بۆیان، بۆیە هاتن ئەوەڵین کارێکە کردیان، دوای ئەوەی کە دەستیان گەی بە ڕێگەی ئاسن و ترانسپۆرتیشنیان دروست کرد تا دەستیان بگا بە ئەو شوێنانەی کە تا ئیستە دەستیان پێنەگەی بوو. بۆ خاتریەوەی خەڵک بناسن ناوە فامیلیان هاورد، بۆ خاتریەوەی بتوانن لە معاملاتە خەڵکی تێبگەن و لە نێوانە خەڵکی تێبگەن، زمانێکی یەکدەستیان هاورد، کولیان دروست کرد، کول لە تورکیە، کول لە عێراق، کول لە ئێران، و هەروەها بەم دەسەیشەوە کول لە کورد. وەختی تۆ کول لە کوردە دروست کرد و ئیسرارە کرد کورد سازی بکەی بە زمان، تەمامە زەخیرەی تەمەدونی مەردەمە کوردە لەبەین برد، تەمامە مەفاهیمە ئینتزاعیە کوردە لەبەین برد و داد بە فارس و عەرەب، ووتت ئەمانە عەرەبی و فارسیە، و زمانت نەزۆک کرد، زمانت ئەلکەن کرد، سەقەت کرد، مەردمت بێ حافزەیە تاریخی کرد. یەکێک لە گەورەترین خسرانەکانە ئەدەبیاتە شەفاهی ئەمەسە کە لە ئەدەبیاتە شەفاهیە چوون مەرجەعێکی نەوشتاری نییە، و کتێبێک وەکو کتێبی مقدەسی یەهودیان و مەسیحیان و ئەدیانتر نییە بۆ پێوەر تا تۆ ئینحرافیتیانەکەی چیرۆکەکان و داستانەکان و ڕەوایەتەکان بە گوێرەی ئینسانەکان و مۆقیەتەکانیان ئەگۆڕدرێن. لە پڕێکا دوای ساڵیانێکە وێنی شتێک دروست کردیاگە بێ ئەوەی خەڵکەکە بزانێ کە هەنە خۆی نییە و پێی وایە هەنە خۆیەسی 180 دەرەجە فەرقەکە لەگەڵ شتە ئەسڵیەکە. ئاوا بوو دەوڵەتە یاریە ئێمە حەق کریا و ئێمە بەرەبەرە لە ڕێگەی خانەقا و تەکیەکان و بە ئەدەبیاتە شەفاهی، ئەدەبیاتە شەفاهیمان دەسی خوارد، ساختارە حکوومەتی و ئیجتماعیمان تەبدیل بە ساختارە عرفانی بوو و دەرونی بوو، و ئەوە ئیسلامیان بەسەر گۆردەمان سوار کرد بە تەیە 300 ساڵە گوزەشتە و ڕابردووە. دوای ئەوە کۆرپۆرێشنیان بۆمان دروست کرد بەناوە دەوڵەت کولێکی دروست کرد. دەوڵەت بە پرۆژە هات ئێمە بکاتە شکڵە پرۆژەکانی، پرۆژەی زوانی هاورد، پرۆژنەی ناسنامەی هاورد، فامیلی نەیمی هاورد، پرۆژەی کۆچاندن ئێمە و خزاندنمان ئەشارەکانی هاورد، پرۆژەی لەبینبردنە سەبکە ژیانە جارانی هاورد و لەبینی برد، و هات بە میلیکردنی سەرزەمینی ئێمە و بمشاعکردنی خاکە ئێمە مالکیەتی لە ئێمە سندۆ، شێوەی ژیانمانی گۆڕی، کەوتە تاڵانی سامانە سروشتیەکانی ئەم سەرزەمینە تا پولی وەدەست بکەوێ، تا ئەم مردمەی وا خستگ نێسیە ناوی ئەم شارانە و ئەم شارانە بێ زەرورەتی تاریخی دروست کریاگەن، بە پوڵە ئەم سامانە سروشتیانە وەکو مەڕ و ماڵات کۆنتڕۆڵیان کە، و کاورا کە دەستی لە زەمین بڕیاگە و لە ملکیەت بڕیاگە و لە کار بڕیاگە ڕوو بکاتە ئەم شارانە بۆ کاری ئیداری خدەماتی، و حاکمیەت دەستیدا بە گۆڕینی تەبیعەت، دەستکاری تەبیعەتی کرد. حاکمیەتە دەوڵەتە ئێرانی بۆ خاتری ئەوەی کە حکوومەتە منقاد خۆی بسەپێنێت و مەشروعیەتە تاریخی لێ بگرێت بە تاریخ جوولەکە نوویس، دەسی کرد بە شارسازی لە دڵە کەوێر و بیابانە تا سلسلەیەک بە ناو سەفەویە بخولقێنێت. حاکمیەتە دەوڵەتە ئێرانی بە تاڵانکردنە سەرزەمینە ئێمە و سامانە سروشتیەکانی
دەسی برد بەو بیاوان گەلەی وا بە شەرتی ئازندگی نەئەکرد تا بە یۆمنە پێشکەوتنە تەکنۆلۆژی حوزەی تەمەدونە ئینسانیان بۆ دروستکات تا ئەوان بکا بە مالکین ئەم سەرزەمینە و ما بەقیەی ئەم سەرزەمینە بکاتە گەرۆی ئەوان تا حکوومەتەکەی خۆی مەوەجەهکە. چ دەلیلێکی بوو حاکمیەتە دەوڵەتە ئێرانی تەراکمێکی 3 ملیۆن نەفەری لە دڵە بیابانە وەکو ئەسفەهان دروستکە، چەند ملیۆنی وەکو یەزد و کرمان و قوم دروستکە و ئاوی خواردنیان نییە، وا زەمینی کەشاوەرزیکردن و تێرکردنە سکە ئەو مردمیانە نییە. ئەمەی کە ئەوانە هاتن ئەم شارگەلیانە دروست کرد، نە ئەوەی کە ئەو هیندیە پارسیانە و ئەو جوولەکانەی کە کۆچەندە بوویان بۆ ناوە ئەم کەویرە ئینسانگەلێ مهمێک بوون، ئەمانە پشتیوانە ئەم دەوڵەتە بوون تا ئەم دەوڵەتە کۆرپۆریشنیە پشتیوانێکی بێت و لە کناریا مەشروعیەتە تاریخیە بۆ خۆی تعریف کاتۆ. گەرما قڕتانی کردگە، کارەبا نییە، ئاو نییە، هەچی سەرچاوەی ئاوە وشتیان کرد، کۆرپۆریشنە تورکی و سووری و عێراقی و ئێرانی وشتیان کرد، حیاتە تەبیعیان کوشت، تەبیعەت و سەرزەمینیان دەستکاری کرد، خۆی ئینسانەکانیان دەستکاری کرد و مردم لە مەرگێکی دائیمیە خەریکە ژیانە مردووانە ئەکات. لەو جێگە و شتێک بەناوە تاریخیان تعریف کرد، نە تاریخ ڕابردووی ئەم سەرزەمینە بوو، بەرنامەی داهاتوو ئایندەی ئەم سەرزەمینە بوو. بۆ ئەوانەتانە وا فرە بێخیاڵن، بۆ ئەوانەتانە وا منفعەت هەڵتانی دڕیگە، بۆ ئەوانەتانە وا سەرزەمین وەکو حاکمیەت وەکو بەرمیلە نەوت ئەوێنن. مەجالە ئەم ژیانە نەبۆ خۆتان نەبۆ کوڕکەنیشتان نامێنێ لەم سەرزەمینە، خرا و کەوتبنە گیان ئەم سەرزەمینە و خرا و کەوتبنە گیانە ئەم بەشەرە لە ڕووبەری بەشەری و فاسد بووین، پەیوەندگە لە ئیجتیماعیمان نەماگە، ڕەوابەتە ئینسانیمان نەماگە، حرس و حەسوودی و خۆپەرستی و جیفە پەرستی و نۆکەری و کاولبووگی تەوە ئەوە دەروونمانی گرتگە، لە فەسادا غەرق و گین، دەستمان داگەسە دەسە ڕاماڵانە ئەم سەرزەمینە، خەریکین ڕای ئەماڵین. بابزانی تەبیعەت لە بەرامبەرە ئەم ڕاماڵینە تۆ ساکت دانانیشی کاولت ئەکا وا تۆ فکرت کرد ئەتوانی میراتە هەزاران ساڵەی پارێزراو لەلایەن ئەژداد تۆ خەرجی کەی بە 100 ساڵ و بیخۆی و ملی پێپوتکەی و پانە و بووی تۆ بە 6 موچە و بە 2 موچە و بە کارگەلە خەدەماتی لە ناو مراکزە تەراکمیە ئەیوەی تۆ کە ئەنەهوو بووگی تۆ خوا و تۆ ئەتوانیتە کە تەبیعەتا دەرکەفی و تۆ ئەتوانی ئەم چارە نووسە بگۆڕی و تۆ گۆڕیت. والتر بەنیامین خاز ئشارەیەکا کە بەشەرە دنیای ئەمڕۆ تەجروبەی ژیانی نەماگە، فقط خەریکە ئەم ژیانە دەسماڵیەکە، هەرچیشتە دەسماڵیەکە، نە ئەمخێکی هەست نە ئەمیقەن ئەڕواتە ناوی. من خۆنەم دی لەو سەرزەمینە لە حەلیمە کوردستانە چوار پیاگانە بێتە دەرۆ بێژە ئەم کاولکاریە بەسە، بێژە سەرزەمین هەماری ئازوقەی ئێمە نییە، ئێوە دەسی تێ ئەکەن و خەریکن تاڵانی ئەکەن، ملی بەقەدەر پووتێ زل کردگەوە هەرچی ڕۆژە خەریکی فاسۆلیا خواردنە بێ ئەوەی بیری لێ بکاتۆ من بە دەردە چی ئەخۆم لەم جەهانم ڕۆژەیە.
من چەکارەم مەسرەفکەرە بەرهەمەکانە دنیای غەرب هەر ئەوەم بۆ ماگەسۆ نەوت بفرۆش موسکی بۆ پان کەمە و چاوەڕوان بم بزانم ئەوانە چی دروست ئەکەن تا من مەسرەفی کەم لە فرۆشتنە نەوت لە فرۆشتنە ئاو لە فرۆشتنە دارسان چیتر ماگە بیفرۆشن کە نایفرۆشن چی ترتان بۆ ئەمێنێ تۆ بیفرۆشن واوە چوار ڕۆژە خەڵکە ئەحواز هات کەسە دەرەوە حەیواناتیان مردارەوە بوون خۆیان کوشت لە تاو ئەوەی کە گامێشەکانیان مردارەوە بوون ئاو نییە بیخۆن کەشاوەرزی نییە بیکەن مەڕداری نییە بیکەن تەبیعەت پشتی تیان کردگە دەوڵەتە ئێرانیش گەرەکێسی ئەسفەهان و یەزد و کرمانێ کە دروستی کردگە بیێڵێتۆ تەواوی ئەم سەرزەمینە خەرجە ئەو چوار پەنج شارە ئەکا چون نەمادە مۆدەرنیتەیەسی نەمادە ئیقتیدارێسی تەمامە ئەم سەرزەمینە ئێشێ خەرجە ئەو کەویرە بکە تا ئەو تاریخە درۆزنانەیە ئیسبات کا کە حکوومەتە سەفەوی تیاوگە تەمامە ئەم سەرزەمینە ئێشێ خەرجە ئەو کەویرەکە تا بووین و شکڵە پرۆژەکانی کێو خواردەگ ترسیاگ فاسد ئیزۆلەبووک تەنیا چاوەڕوانە دەسە دەوڵەتێک کە هەدایەتمان کا بەرنامەی دانیابێ لە ئەووەڵە ژیانمانەوە تا وەختی ئەمرین چون ئەلکەن بووگین چون بێخەلاقیەت بووگین چون ناتوانین خۆمان بژێنین چون هیچ مەهارەتێکی ژیانمان بۆ نەماگە نە ئەتوانین بەرهەم بهێنین نە نەجارین نە دارتاشین نە سەنعەتگەرین هیچێ نییەین نە شوانین نە جووتیارین هیچێ نازانین فقا زانین بخۆین فقا زانین بە دیارە تەلەڤیزیۆنەوە دەم پایین بکەینەوە سەغیرێ ماتەڵین لە ئەووەڵە ژیانمانەوە تا ئاخرە ژیانمان بەرنامەمان بۆ دابنێ و ئەوە اتفاقسەوە لە سەرزەمینە ئێمە کەوتوگە و لەمە خراوترمان پێتێت وامانە پێتێتە نەتوانین لە ناوە ئەم بیاوانە زندگیکەین وا سەرزەمین و تەجروبەی ژیان بۆ ئێمە بووە بەرمیلە نەوت و دۆلاری سەوز خەرجیکەین و بیخۆین لە کاولیمان لە ترسیاگیمان لە بیر نەکردنمان لە درۆزنیمان ساتێ لەگەڵە خۆتانە دانیشن صادق ون لەگەڵ نەفسە خۆتانە صادق ون دەست لەم کاولیە بکێشن ئەو خوزستانە سەرنوشتی ئیلام و کرماشان و سنەیشە پەلەمەکەن 3-4 ساڵی تر سەرنوشتە ئێوەیشە وەختی سەرنوشتە سنە و کرماشان و سەرنوشتە سلێمانی و هەولێری شەز پەلەمەکەن وا بەنداوەکانە تورکیە عێراقی تەبدیل کردە بە بیاوان لەمە خراوترتان پێکە بێسن بە دیارە تەپ و تۆز و بێ ئاوی و بێوەزعیەتی و هەڵگەڕانەوەی تەبیعەت لە ئێوە وا پێتان وایە بەرمیل نەوت بفرۆشن ئاو تەماتە بێرن بیکەنە ناو وەرگتان وا تاریخ تفتان تێکە وا تەوانتان نەماگە شیوەنکەن چون ماتەمێکتان تیان نەماگە ماتەمتان نییە هەر وەختی گڵۆپەکانە موچە هەڵکە ماتەمتان هەڕوا لەکەیوە وامانە پێهات لەکەیوە وامانە پێهاتکە با بزانن ئەمە ئاخرین شۆڕشەوە ئەگەر لەم ئاخرین شۆڕشە مەچەکی بۆ هەڵ نەدەنەوە ساتێ بیری لێ نەکەنەوە نەوێتۆ دەرسە عیبرەت بۆتان ئەم دەوڵەتانی کۆرپرێتیە منتەقە
لەم سەرزەمینە بستی خاک نایەڵمە بۆ تیادانیشی. ئەوانەتانەوە خۆتان بە ئینسان ئەزانن، ئەوەی وا لە بەردەمتانە سەرزەمین وەکو بەرمیلە نەوت ئەوێنێت و بایعی ئەوێنێ بەنە ناوت دەمی، وا ئەو حیچێ لە سەرزەمین تێنەگەیگە، حیچێ لە خاک تێنەگەیگە، حیچێ لە ژیان تێنەگەیگە، هیچ تەجروبەیەکی قۆڵی لە ژیان نەماکە. لایەوە خۆش.